لە چوارچەوەی هەڵوێستانەتەوەیەکان بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر و ڕووداوانەی لە گەڕەکە کوردنشینەکانی شاری حەلب لە سووریا دەگوزارێن خەڵکی شاری کفری گردبوونەوەیەکی جەماوەری بەرفراوانیان ڕێخست. ئەم چالاکیە هەم وەک پەیامێکی هاوسۆزی بۆ ئەو دۆخەی کوردانی شاری حەلب و هەمیش سەرکۆنەکردنی هەر هەوڵێکە بۆ تێکدانی سەقامگیری ناوچەکە. لەم بەیاننامەیەدا ئێمە چەند خاڵێک دەخەینە ڕوو وەکو خەڵکی قەزای کفری. یەکەم بە توندی سەرکۆنەی هەر هێرش و گەمارۆیەکی سەربازی و مرۆیی دەکەین بۆ سەر دانیشتوانی سڤیلی خەڵکی شێخ مەقسوود و ئەشرەفیە کە تەنها تاوانیان پاراستنی ناسنامە و خاکی خۆیانە. بە گیانفیدایی و ورەی پۆڵاینەوە ئامادەین بۆ پشتیوانیتان. بانگەوازی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوە مرۆیەکان دەکەین کە چیتر بێدەنگ نەبن و ڕێگری بکەن لە دروستبوونی کارەساتێکی مرۆیی تر لەو ناوچانەدا. ئێمە لە کفریەوە بەو قارەمانانە دەڵێین ئێوە تەنها نین، ئازاری ئێوە ئازاری ئێمەیە و خۆڕاگریتان مای شانازیە بۆ هەموو کوردێک لە هەر شوێنێکی جیان بێت. داوا دەکەین ڕێڕەوی مرۆیی بکرێتەوە و بۆ گەیاندنی دەرمان و خۆراک و پێداشتیە سەرەتایەکان بۆ خێزانە کەرامەت پەروەرانەی کە ساڵانێکە لە ناو ئاگر و ئابلوقەدا ماونەتەوە. گردبوونەوەکە بە بەشداری چین و توێژە جیاوازەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چالاکان و ژمارەیەک بەرچاو لە هاوڵاتیان لە ناوەندی شار بەڕێوە چوو. تێدا پاڵپشتیان بۆ کوردەکانی گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە شاری حەلب دەربڕی. وەکو ئەرکێکی مرۆیی ئاینی نەتەوەی دەرحەق بە و زڵم و پێشێلکەرانە وەکو چۆن پێشتر لە هەر شوێنێکی جیهان ئەکرابی ئێمەدان ڕازێتمان دەربڕێەوە بۆ ئەمەش بۆ مافی نەتەوەی خۆمان پاشان مرۆیی ئەو زڵم و پێشێلکارانی کە بەناوەی ئاەنەوە ئەکرێتە سەر ملەتێکی و کوردی موسڵمان کورد کاتێک خودای تاکی پەرستووە ئەو نەتەوانە کە ئێستا هەرچەندی ئەوە گوزارش لە ئیسلام ناکەن بەڵکو بوونەتە بەڵا بۆ ئاینەکەش. ئێستا تەواوی حزبە سیاسیەکان لایەنەکان تایارەتجیاکانی ئەم نیشتیمانە بە کورد و بە پێکهاتەکانەوە ئێستا هەمووی لێرە گرت بوونەتەوە. ئەمە ڕاستە ئێمە لەوێ لە شێخ مەقسوود لە ئەشرەفیە قوربانیماندا بەڵام نایشارینەوە بووەتە هەوێنی ناوماڵ و تەبایی بۆ کورد بۆ باژوور بۆ هەموو کوردستان. ئێمەی دانیشتوانی کفری ئەمڕۆ ئامادەبووین بۆ ئەوەی کە 20 ساڵ من ئێمە چارنووسمانی هەر یەکێکە ئاماژمان هەر یەکێکە ئەوەی کە ئەمڕۆ لە ڕۆژ ئاوا ڕوو ئەدات پرۆسەیەکی وەحشیگەری بێوێنەیە نەوەک ئەمڕۆ لە تەنها لە حەلب ڕۆدات بەڵکو ئەگەرێکی زۆرە لە داهاتووە لە قامیشلۆ بێت لە حەسەکە بێت لە دێرە زۆر بێت لە ئامەد بێت لە کرمانشا بێت لە کەرکوک بێت لە هەر پارچەی کوردستان. ئەمڕۆ ڕۆژی هەڵوێستە ئەوەی کوردێکی خاوەن هەڵوێست بێت ئمڕۆ ئەبێ هەڵوێست بنوێنێت بە هەموو پێکاتەوە بە هەموو بیر و بۆچوونێکی جیاوازمانەوە بەس بڕین کوردستان نیشتیمانێکی ئارامە ئاشتی ئەوێت بەڵام ئەگەر هات و شەڕ فەرزکرا بەسەرمان ملەتی کوڕش دەسەوەسانەوە زێت و ئامادەیە بە شڕ لە پێناوی بیر و باوەڕەکەی لە پێناوی مانەوەی لەسەر خاکەکەی خۆی خاتی کەس زەوت ناکات لە هەمان کاتە قبوڵی داگیرکاری نییە. لە شەشی ئەم مانگەوە دۆخێکی ئاڵۆز و شەڕ و پێکدادان لە هەردوو گەڕێکی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە باکووری شاری حەلب کە زۆرینەی دانیشتوانەکەی کوردن دروست بوو. بەو هۆیەشەوە قوربانی و ئاوارەبوونی گەڕەکەکانی لێکەوتەوە. ئەمەش لەسەر ئاستی باشووری کوردستان ناڕەزایەتی و تووڕەبوونی لێکەوتەوە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.